ئازان کاتێک میوانێکی ئازیز ڕوو لە ماڵەکانمان دەکات بۆ پڕی دڵخۆشی بۆ پڕی ئومێدیەوە پێشوازی لێ دەکەین دەخوازیین کە ماڵەکانمان بۆی ئاوادان بکەینەوە ئەوەی بە نرخە ئەوەی کە جوانە پێشکەشی بکەین ئەوەی کە باشە پێشکەشی میوانەکەمانی بکەین بۆ ئەوەی کە لێمان نەڕەنجێت ئەگەر و میوانە میوانێک بێت لەلایەن خۆی گەورەوە نێدرابێت و ڕەحمەت و بەزەیی و ئاشتەوایی هێنابێت لەگەڵ خۆیدا چەند ڕۆژی داهاتوو پێدەنینە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی ڕەحمەت و میهرەبانی بۆیە گرنگە بزانین چۆن مامەڵە لەگەڵ ئەو مانگەیە بکەین و چۆن بە خێراتنی بکەین بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئافان سەرگەتیمان کردو مامۆستای ئاینی مامۆستا گیان زۆر بەخێر بێ سپاس بۆی کە میوانی بەرنامەکەمان بووی مامۆستا دەپرسم گرنگە چۆن پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين رئيس الله من بو إيو بینەران بیسەرانی پەیام هەیە ئومێدەوارین لەم چەند خولەکەی کە لە خزمەت ئێوە و بینەر و بیسەرانی بەڕێزان بتوانین ئەگەر چەند علامەتێکیش لەسەر ڕێگەدانین فریای هەموو نەکەوین شتێکی ئەو تۆ باسکەین کە بەرچاوڕوونیەک بێ بۆ ئەهلی مزگەوت بۆ ڕۆژەوانانی بەڕێز کە خۆی بۆ خۆی بارودۆخەکی تۆزێ قورس و ناڕەحەتە لە وڵاتی ئێمە تا ئێستا بارودۆخێکی ئاوایانی نەهاتۆ بەسە وڵاتی ئێمە یەکەم لە خوای گەورە دەپاڕێنەوە تا بە ڕەمەزان دەگەین ئەم بارودۆخە ئاسایی بێتەوە لە هەموو دنیا کوردستانیش بەشێک بێت لەوە وەخوای گەورە مسلمانان لە هەموو دنیا بپارێزێت لەمە و مرۆڤایەتی ڕزگاری بێت لەم پەتا کوشندەیە طبعاً هەموو شتێک هەموو ئیشێک هەموو عیبادەتێک پێویستی بە چەند بنەما و یاسایەک هەیە چەند ڕێسایەک هەیە کە دەبێ مسلمان زۆر پابەند بێ پێوەی یعنی لە هەموو ڕووەکانەوە لە هەموو عیبادەتەکانە گەر بە گشتی سیرکن مسلمان دەبێت لە هەموو کەس بە بەرنامەتر بێ لە هەموو کەس منهەجی تر بێ یعنی سادەترین شت لە ڕیزی نوێژە هەموو ڕیزەکە بێ ڕێک بێ ئەبێ نابێ ڕیز بە هەڕەمەکی بۆست ئەبێ بەڕێکی بۆستە کەواتە لە ڕیزی نوێژەکانە پێمان دەڵێن ئیسلام پێمان دەڵێ هەموو شتی مسلمانە بێ بە بەرنامە بێ ئەبێ بە پەیڕێوێکی بێ لەسەر پەیڕەوەکە بڕوە کە زۆر بەداخەوێمە ئەگەر بەڕاستی ئەو پەیڕەوەمان پەیڕەو بکردایە وەکو خۆی لە زۆر شتێ مەڕزگارمان دەبوو هەر وەکو جملەیەکی معتەرەزە تازە بە تازە دنیا ئەگاتە ئەوەی کە هۆکارەکانی خۆپارێزی لەم پەتایە بریتە لە پاک و تامیسی لە هەموو کتێبەکانی ئێمە لە هەموو کتێبە فقهیەکانە یەکەمین باب پێوترێ کتاب الطهارە یەکەمین باب کە دەستی پێکەی کتاب الطهارەیە کاتە مسلمان دەبێت لە هەموو کەس زیاتر منهەجی تر بێت لە هەموو کەس زیاتر پابەند بێ بەو بەرنامەی کە هەیەی ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین بەڕاستی ئێمە ئەگەر لە هەموو بەرگەکانی ژیانماندا بگەڕێنەوە بۆ قورئان و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام هیچ کێشەیەکمان بۆ دروست نابێ نە لە دونیا نە لە قیامەت پێچێ ئەمە کەسێک گوێی لێ بڵێ ئەمە تەحەدایەکی زۆر گەورەیە بڵێ لە هەموو بڕکەکانی ژیانە بە دڵنیاییەوە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکمان نییە وەڵامێکی پێ نەبێ ئەو شتێک کە تازەش داهاتوو وەڵامی من بۆ ئەو شتە چی خوا فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون کە من شتێکم نەزانی دەگەڕێم بۆ کەسێک کە ئیزانی کاتەمەش پێڕێوی لە قورئانە کاتە لە پێشوازیکردنی مانگی ڕەمەزانە لە چۆنیەتی بە ئەنجام گەیاندنی عیبادەتەکە ئینشاءالله ئەگەر پێگەشتین ئەگەر پەیڕەوی لە شەرع بکەین یەک کێشەمان بۆ دروست نابێ ئێمە چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین چۆن بەرەو ڕەمەزان بڕۆین کۆمەڵێک بابەتەن یا کۆمەڵێک هەنگاو هەن هەندێکیان دەرونیە هەندێکیان ظاهریە ئەوەی کە لە دەرەوە دیارە ئەوەی کە لە دەرەوە دیارە یەکەم ئەوەیە کەوا ئینسان دوعا بکە خوای گەورە بە ڕەمەزانی بکەین زۆر جار ئێمە بۆ ژیانی دنیامان بۆ کەسابەتێکمان بۆ ئیشێکمان ئەپرسین چۆن بکەین باش جەناب دووکو بێژەرێک کە ئەتەوێ لە کەناڵێکا ئیشکی هەم هەوڵ دەدەی هەم دەشپرسی هەم دەشخوێنیتەوە بۆچی بۆی بیتێ بێژەرێکی سەرکەوتوو
لە هەر شوێنێ بەرنامەیەک تەبوو یا هەواڵێکت خوێنتەوە متابعی زیاتر تەبێ. طبعا کە متابعی زیاتر تەبوو کەناڵەکە احتیمام بە تۆ زیاترەدا، سوپاسی زیاتر دەکات، پلەت زیاتر بەرزە بێتەوە. کاتە بۆ دنیا زۆر هەوڵە دەیت بۆی بگەینەوە. ئەمەش زۆر مهمە کە ئینسانی مسلمان زۆر دوعا بکە بۆی بگاتە ڕەمەزان. بۆچی دوعا بکەین بگەینە ڕەمەزان؟ ڕەمەزان چی تایە؟ خۆ ئەگەر زاهری سیرێکی ڕەمەزان برسێتی تێدایە، ڕەمەزان تینوێتی تێدایە، ڕەمەزان هیلاکبوونی تێدایە، تۆ بانگی بیان تا بانگی مەغریب نابێ هیچ بخۆیت، نابێ هیچ بخۆیتەوە. یعنی زۆر شتەیە لێت بەرتەسکە بێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئاڵێن یەکێک لە خاڵەکانی پێشوازیکردنی ڕەمەزان بریتە لە دوعاکردن. چونکە دوعاکردن بە گەشتن بە ڕەمەزان کۆمەڵێک دەستکەوتت پێدا کە لە غەیری ڕەمەزانەوە دەستکەوتت دەست ناکەوێت. کۆمەڵێک دەستکەوتت پێدا کە لە غەیری ڕەمەزان ئەو دەستکەوتانت نییە. زۆر باشەوەسا ئێستا کە بارودۆخت زۆر جیاوازە لە چاو ساڵانی ڕابردوودا بەتایبەت لەوەی کە دەرگای مزگەوتەکان داخراون و ڕەنگە دەرگای مزگەوتەکانیش نەکرێتەوە. کەواتە توانین بڵین ئەم ڕەمەزانە جیاوازە لە ڕەمەزەکانی ڕابردوو بۆ هەر تاکێکی مسلمان لە جیهاندا و بەتایبەتی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ئایا ئێستا ئەم جارە دەبێت چۆن مامەڵە لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە بکەین؟ جاران هەمووی خۆی حازر دەکرد لە مزگەوتەکانە ختم دەست پێ بکە، عەسران بێ، بەیانیان بێت، لە دوای نوێژی بەیانی بێت، حەزی بە ختمی جەمع بوو، بەڵام ئێستا ڕەنگە ئەمەی دەست نەکەوێت، تەراویح ڕەنگە لە مزگەوتەکان نەکرێت. کەواتە پلان یا بەرنامەی تازە بۆ تاکێک لەم ڕەمەزانەیە چی بکا باشترە؟ داگەر پەرەت نەکردە ئێستا گەشتمە ئەو من مەترسی کاتەکەم زۆر باش. کاتە دوعا بکەین بگەینە ڕەمەزان زۆر مهمە. ئەمساڵ کە یەک خاڵ زیادی کردووە لەسەر دوعاکانی پارمان. مەسەڵەن پار هەر دوعای ئەمان خوای گەورە بە ڕەمەزانمان بکەین. هەرم دوعا ئاساییە، بەس ئەمساڵ ئەبێ پێش دوعای گەشتنی ڕەمەزان دوعای بکەن خوایان بارودۆخە بگۆڕێ بۆی بگەینە ڕەمەزان. چونکە دائیمەن هیچ شتێک نییە بە ئەندازەی دوعا کاریگەری هەبێت لەسەر گۆڕانکاری. لە هەموو قورئانە سیرکە خوای گەورە فەرمێ يسألونك عن الأهلة قل هي مواقيت للناس يسألونك عن الشهر الحرام قتال فيه قل قتال فيه كبير وصد عن سبيل الله. هاتشي يسألونك لقرآن هي لدواي يسألونك قليكي لقلاي برسيار ليكن بلى بس كاتي خواي قورم برسيار ليكن وإذا سألك عبادي عني خوا فرمي نافرمي قل نافرمي كتر فرمي فإني قريب. كواتا دوعا گەورەترین چەکی ئینسانی بڕوادارە. بۆچی؟ بۆ ئەوەی کەوە ئەو مەبەستەی هەیەی بیگەن ڕووکارەکەی بریتێ لە جوڵاندنی دەم. دەروونەکەش کە باسم کرد ئەوەیە لە ناخەوە لە دڵەوە دوعاکە بکەم بە دڵنیایی. زۆرم پرسیوە زۆر بوتووە لەگەڵ خەڵکا زۆرەوە کرد بە دڵنیایی یەک جار بۆ خۆت تاقی کەرەوە لە ناخەوە دوعا بکە خوای گەورە لێت وەرەگرت مەحاڵە وەرد نەکرد. بۆچی؟ چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە قورئانە باسی خەڵکێکی کافرەکە کە ئەچنە ناو بەحرەوە. لە ناو بەحرا چییە بێ؟ شەپۆلەکان هێرش دێن. کابرا باوەڕی بەخواش نییە، بەس لەوێ دەعەو الله مخلصین، لەوێ کە زۆریان بۆ دێت دەست بۆ کێ بەرن. ئەوەی ئێمە بینیمان لە کۆڕۆنا لە وڵاتی ئیتالیا ئەم وڵاتە ئەوروپیانە لە هەموو کە دەستیان نەما لەسەر زەوی یەکسەر پەنای بردەبەر چی؟ بردەبەر ئاسمان، بردەبەر دوعا. لەبەرەوەی ئەم دوعایە زۆر مهمە. لە ناخەوە دوعا بکە بەدەم بیجوڵێنە خوای گەورە لێ وەرەگرێ. کاتە دوعای گەشتنی ڕەمەزانی ئەمساڵ جیاوازە لە دوعاکەی پارمان، جیاوازە لە پاڕانەوەکەی پارمان. پارەمەت خوای گەورە بەمان گەیەنی بە ڕەمەزان. ئەمساڵ دەنی خوای گەورە ئەم بارودۆخەی هاتووە بەسەرمان لە داخستنی مزگەوتەکان، لە داخستنی هەموو شوێنەکان بڵین، بەس بەتایبەت مزگەوتەکان کە ڕەمەزان بەڕاستی لە مزگەوتانە بێت تاموچێژی ئەوەی نییە. خوای گەورە ئەم پەتایەمان لەسەر هەڵگری مانگەیەنی بە ڕەمەزان. ئەدوعاکە ئەلێرەوە ئاوا دەست پێ بکەین کە لێرەوە دەستمان پێ کرد بەدڵ دوعا بکەین بە دڵنیاییەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێمان وەرەگرێ. زۆر نمونەمان هەیە، زۆر ڕوودا هەیە کە کەسێک بە لە ناخەوە دوعای کردووە خوای گەورە بە دڵنیایی لێ وەرگرتووە. لەبەر ئەلحەمدوللا لە هەموو شوێنێکە خەڵکێکی چاک و پاک و بۆ خوا سوڵحاوی هەرگیز لەسەر زەوی نییە خەڵکێکی چاک و بۆ خوا سوڵحاوی تیان نەبێ. وا نییە بڵێ بخوا هەموو خەڵکی خراپە. نەم قسەیە لە ڕووی شەرعەوە جائیز نییە بڵێن هەموو خەڵک خراپە، هەموو خەڵک تێک چووە دینداری نەماوە. ناوانێ خەڵکێکەیە دەها نمونەمان هەیە لە سەردەمی زۆر خراپی شاکەوە کەسی وا چاکمان هەبووە ئەهلی ئیمان و بەس دەستی بۆ ئاسمان بەرز کردوێتەوە خوای گەورە لێ وەرگرتووە. کەواتە دوعاکە ئاوا بکەین
لێرەوە دەست پێ بکەین بڵێن خوای گەورە ئەم بارودۆخی کەوا لەسەرمان ئەوەی کەوا دەسەڵاتی بەشەری تیان نەماوە هەموو دنیا خەریکە بۆی بەرامبەر شتێک بوەستێک کە نابینجێ تا ئێستش زۆر ناسمە ئەو بابەتە چونکو لی نازام تا ئێستش لە ڕووی علمیەوە تەئکید نییە ئەمە چۆن بڵاوە بێتەوە چۆن تەشەناکە چۆن خۆی ئەگۆڕێ ڤاکسینێک چییە کەوا بەرامبەری بوەستێ بۆ ئەوەی چی بێ خەڵک توش نەبێ یعنی هیچ دەسەڵاتی بەشەری تیان نەماوە گەورەترین زلهێزی دنیا لە ئەمریکا و سین و رووسیا ئەو 5 دەوڵەتە دائیمەی UN هەر هەمویان دەستەوسان هەزارها خەڵک ترامپەڵێت تا ئێستا نەمبینی لە دەرەوە بینم خەڵک بە کۆمەڵ ئەمرد خەڵک بە کۆمەڵ ئەکوژرا بەس ێستا لە وڵاتێکی خۆم لە بەردەم خۆمان دەیبینم کە خەڵک چۆن بە کۆمەڵ ئەمرێ لەبەرەوەی ئەمە دوعاکان ئاوا بکەین بڵین یا ڕەبی خوای گەورە هەر کەس لە ئاستی خۆیەوە لە بینی خۆی خوای گەورەدا بەس بەدڵی ئەو دوعا بکە خوای گەورە ئەم پەتایەمان لێ هەڵگری بە سەلامەت مانگەینتە ڕەمەزان بەکرانەوەی مزگەوتەکانمان وەکو ساڵانی ڕابرد ئەم خاڵێکە زۆر گرنگە کە مسلمان تەرکیز لەسەر دوعا لەم سێ خەتە بکە یەکەم خوای گەورە ئەم پەتایە هەڵگرێم بەکرانەوەی مزگەوتەکان بە ڕەمەزانمان بگەێنە ئەمە زۆر گرنگە کە ئینسانی مسلمان ئاگای لێ بێ لە ئێستادا زۆرێک لە مسلمانەنگلی برازیلی ئەوە دەکەن کە مزگەوتەکان داخراون و ناتوان ئیبادەتی خۆیان بکەن و دەوترێت ئەم ڤایرۆسە مسلمانان ناگرێتەوە ئامۆژگاری بەڕێستان چییە بۆ ئەو بابەتە خاڵێکە زۆر گرنگایشەوەی ئێمە وەکو مسلمان بەگشتی یەکەم عاتفیانە نەجوڵێنەوە لەگەڵ زۆر بابەتە زۆر جارێمە بە عاتفی ئەجوڵێنە بە سێرەکی دەرەنجامێکی خراپ دەرەچێ هیچ کەس لەگەڵەوە نەبوو مزگەوت ئاوای لێبێ لەگەڵ ئەوە شانی مزگەوت ئاوا بێ هیچ کەس حتا خەڵکانێکیش کە ئەهلی مزگەوتیش نەبن چکوانش پێویستیان بە مزگەوتە بێ کی هەیە ئەهلی مزگەوت نییە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ بە قاچی خۆی نەیە ئەیهێنە مزگەوتەوە بۆ هیچ نێ بە هەر حاڵ لە هەموو ئەگەرێکە هەموو کەس پێویستی بە مزگەوتەیە نوێژکەر بێ یان نوێژ نەکەر بێ هیچ کەسیش لەگەڵ ئەوە نەبوو کەوا مزگەوت دابخرێ هیچ کەسیش دڵی بەەوە خۆش نەبوو کە مزگەوت داگرێت ئەو هیچ نییە خەڵکێکی وەکو چۆن ئەڵێ دوور بێ لە ڕوێ فسفس پاڵەوانەکانی فەیسبوک کۆمەڵی خەڵک ئەڵێ ئەوە ئێستا دەرکەوتیان پێویستمان بە علمە نەک بە مزگەوت ئەوانە هیچ نێوانە خۆشیان بۆ خۆشیان لە ناخی خۆشیان قسەیان لەگەڵا بکە و قسەی ناخیانی قسەیەکە بۆی دەرکەوێت بەهەرحاڵ ئەمە بابەتێکە کە ئێمە هەمومان پێمان ناخۆشە بەس ناوێ عاتفیانە بجوڵێنەوە لەگەڵ بابەتەکانە نابێم ئێمە هەروە هەست بکەین کە بۆ وایە بۆ وانی دەبڕی ئیسلام هاتووە دینداری هاتوو بۆ پارێزگاریکردن لە مرۆڤایەتی خوای گەورە فەرمی ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم دین هاتوو بۆ بەخشینی ژیان بە خەڵک نەهاتوو بۆ سنەوەی ژیانی خەڵکی هەموو ڕێکارە ئاینیەکان هەموو ڕێکارە دینیەکان لە قورئان و لە سونەتە هەر هەموو ڕێکارێکن دەیانەوێت خەڵکی بە ئاسوودە بشی دەیانەوێت خەڵکی بە ئیستراحەت بشی لە هیچ حاڵەتێکە لە هیچ ئەگەرێکە ئیسلام جیهادیشی قیتالیشی فەرز نەکردو بۆ کوشتنی خەڵک لە ئیسلامە قیتال غایەت نییە سەبەبە وەسیلەیە نەکەوە غایەتێک بە خەڵک بڕۆ وەسیلەیەکە مەسەڵەن تۆ چۆن ئێستا ڕێیەک هەیە ئەم ڕێم کانیایەکە پێویستمان بۆی ئاوێک بگەین بە زەراعەت ئەم ئاوە ناکە بۆچی بەردێکی تایە خۆ ئەم بەردەی ڕێگرتو ئەبێ لای بەرین چونکو زەراعەتەکەمان وشکە بێ لە پێناوی وشک نەبوونی ئەو زەراعەتە بێ ئەم بەردە لاچ هەوڵە دەین بە هەموو هۆکارێکی ئاسایی لاچێ دەی بەدەست بە چیچی تا ئاگاتەوەی لا ناچ ناچار نەبێت چی بکەین ئەبێت تۆزێک تینتی تێخین بۆی بەردەکە بتەقێتەوە خۆمە ڕقمان لەو بەردن نییە ئێمانوی ژیان بە خەڵک بەخشین کاتە ئیسلام هاتووە ژیان بەخشێ بە خەڵک گەورەترین گرنگترین پاکترین چاکترین مەرکەزێک کە بتوانێت خەڵک ئاسوودە بکە مزگەوت کاتێم هیچ کام لەگەڵ ئەوە نەبوون بۆیە دەبێت یەکەم مسلمان بە عاتفیانە بیر نەکاتەوە دووەم ئەبێ ئەو دوعایان هەر ئاوا بکەین بڵین خوای گەورە مزگەوتەکان ئاسایی بکەینەوە یعنی ناکرێت لە ڕووی عاتفیەوە ئێمە عاتفیانە بجوڵێنەوە بڵێن ئەبێ کەمپین دروستکەین زۆر بین بۆ حکوومەت بۆ دەسەڵات ئیلا ئەبێت چی بکە مزگەوتەکان بکاتەوە بەس کێشەکە لێرە ئەمەیە ئیسلامە فەرمێ پیامبەر صلی الله علیه و سلم هەرچی حەدیثە بیخێنەوە باسەکە فەرمێ کەس لە ماڵ و دەستنوێژێکی چای کرد هات بۆ مزگەوت خوا لە گوناهەکانی خۆش بێ یعنی چاکترین ئەوەی مسلمان ڕێکارە شەرعیەکان بگرێتە بەر مەسەڵەن بڵین لە ماڵەوە دەستنوێژ بکرێ باشە هاتە مزگەوتەوە
حتى لە شەرع خۆ معلومی ئەمە هەمووتانە هەر کەس پیازی خواردبێ نابێتە مزگەوتەوە هەر کەس سیری خواردبێ نابێتە مزگەوتەوە ئیمامی عومەرە فەرمێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەس بۆنێکی ناخۆشی لەدەم بەهاتایەتە مزگەوتەوە دەستمانە گرت و لە باقی فڕێماندا مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بەقی نزیکەی 500 مەتر دوورە تێک بۆی نێ دەی باشە کەواتە خەڵک ئەگەر خەڵکی موسڵمان ڕەچاوی ئەم شتانە بکە کێشەمان نابێت لە کردنەوەی مزگەوتەکانە کەسێکەوە تۆزێ نەخۆش کەزان نەخۆشەکەی درمە ساری بانەیەتە مزگەوتەوە شەرع ئەفەرمێ مێ کەواتە کە کابرایە چیەکە پێشێلکاری لە شەرعەکە ئەڵێ ئەگەر پژمیت شتێ بگرە بەدەمتەوە یەکێ لە ڕێکارەکانەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش 1400 و ئەوەندە ساڵە فەرمێ ئەگەر کەسێکتان پژمی با بە قۆڵی وا بکە دەنگیشی بەرز نەکاتەوە نەیەڵێ بڵاو بێتەوە دەی کێشەکە لەمەیە ئێمە کە 100 جار نەخۆشی مەڵێن بەخوا بچم ئەجری جەماعەتەکەم دەستکرد بەس لەو لاوە نازانێ کە دەممە هۆی چی هۆی نەخۆشکەوتنی موسڵمانێکە تۆ ناوێت بە سادەترین شت ئازاری موسڵمان بدەیت کێشەکان ئەمانەیە کەواتە ئێمە ئەڵێن بەریەکەوتن لە مزگەوتەکاندا زۆر کەمترە لە بەریەکەوتنێک لە دوکان و لە بازاڕەکاندا دەست بەدەستکردنی دەستلاندان لە دەست یەکتر لە دوکان و بازاڕ و دۆلار فرۆشەکان شوێنەکانە زیاتر لەوەی تا لە مزگەوتا بێت هەر کەس بێتە مزگەوتیشەوە تا دەست نوێژە گرێ نایە کاتە یەکێک لە ڕێکارەکان بریتێ لە چی بریتێ لە دەست شۆردن لەیکی هەیە لە بازاری دۆلارەکە کە دۆلارە گوازێتەوە دەست بشوە هەموو جارە کەڵێن یەکێک ئەگەرێکەیە کە پێچێ پارەش ڤایرۆسەکە بگوازێتەوە یا مەسەلەن لە چێشتخانە و کافتریا و چاخانەکانە دێخۆ ئەو پیاڵەی پێشوە چای پێخواتەوە یا کەچکە چێشتی پێخوات چۆن نەیشون بڕۆ سەیری کە بزان ناڵم یعنی ئەمە لەگەڵ ڕێزم بۆ ئەو چێشتخانە ئەوانە بەس خۆم ناڵم یعنی لە 100% بەس شۆرنێکی وانییە کەواچی بێ موادی تەعقیم لێ بدایە ئەوانە کەواتە تەراویح بە مزگەوتەوە خۆش بەڵام لەگەڵ کردنەوەی مزگەوتەکانە ئەگەر ناڵین یعنی قیاسە شتێکی هەڵایە زۆر جاڵێ بۆ ئەو شوێنەدا مزگەوت داخت و ئەوە داناخی مزگەوت نابێت بەرامبەر کێ بکرێت لەگەڵ هیچ شتێکە بەس ئەڵێن بەریەکەوتنی مزگەوتەکان کەمترە تا بەریەکەوتنی شوێنە گشتیەکانی تر ئەگەر بڕیار وابێ قەدەغەی هاتوچۆ هەڵگیرێ شوێنە گشتیەکان بکرێنەوە مزگەوت یەکی من شوێنە دەبێت بکرێتەوە چونکو لەو سەرەوە یەکی من شوێن بوو داخرە ئەمە یەک دووەم ڕەچاوکردنی پاک و تەمیسی لە مزگەوتا زیاتر سێمیش دەبێ بەڕاستی موسڵمان ئاستی هۆشیاری سەقافەتی ئەوەندە بەرز بێ بەگوێی پێغەمبەر بکە صلی الله علیه وسلم ئەگەر بەگوێی دەسەڵات ناکە مامۆستا ببوورە زۆر کەم دەرفەتماوە من دەمێ بزانم ئەگەر مزگەوت نەکرایەوە کەواتە تاک ڕەنگە بە جۆرێکی تر ئێمالی بکە بەرامبەر بە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگەر مزگەوت نەکرایەوە چی بکەین ئیشەڵا ئەکرێتەوە ئێمە دائیمەن گەشبین بیمەمەی کە ئیشەڵا ئەکرێتەوە ئەگەر مزگەوتیش نەکرایەوە دەڵێ ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ کاتێ لە ئیقامەت جەبریا بوو کە بانگی دەبیست دەچوە دەرەوە تا نزیکی دەرگاکە دەیوت خوای گەورە ئەوە تۆ دەزانی من ئەمێ بچم بۆ مزگەوت بەس نایەڵم بەس ڕێمان لێ گیراوە ئەگەر مزگەوت نەکرایەوە نەتوانین بچیتە مزگەوت دەسەڵاتت نەبوو خوای گەورە ئینشاءڵڵا ئەجری عیبادەتەکەت بۆ نووسێ بەڵگەشمان لەسەر ئەمە چییە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إذا مرض العبد أو سافر كتب له ما كان يعمل مقيما صحيحا ئەگەر کەسێک نەخۆش کەوت یا سەفەری کرد نەخۆش کەوت یا سەفەری کرد لە کاتی ساغی و ماڵەوە بوونە چی کرد و خوای گەورە بۆ نووسێ بە چاکە کە ئێمەش ناچار کراین کەوا نەچینە مزگەوتەوە کە لە مزگەوتە نوێژەکانمان نەکەین خوای گەورە سبحانه وتعالى ئینشاءالله ئەجری ئەوەمان بۆ نووسێ بەس نەک ئەم قسەیە دووبارەکەمەوە بەدڵ دوعا بکەین خوای گەورە دەرگای مزگەوتەکانمان لە ڕوو بکاتەوە ئەمە زۆر مهمە ئەگەر نەشکرایەوە هەر هۆکارێکە بوو یەکەم عاتیفیانە لەگەڵ بابەتەکە نەجوڵێنەوە دووەم ئێمە ئەڵێن لەگەڵ دەسەڵاتە دەڵێن کردنەوەی مزگەوتەکان خێری بۆ هەمومان تێدایە بۆ گەورە و بچووک مەسئول و تا خوارەوە لەبەرەوەی نامەنتیقیشە شوێنێکی گشتی بکرێتەوە کەوا بەریەکەوتنی زیاترە تا مزگەوت نەکرێتەوە زۆر باش مامۆستاگیان خۆی گەورە جەزاباتەوە و کاتمان نیە و بابەتەکە زۆرتر دەخوازێت و دڵخۆشین زیاتر بە ئامۆژگاریەکان بەڵام کاتەکەمان زۆر ئەوە نییە بینەرانی عەزیز زۆر سپاسی مامۆستا ئەفان سەرگەتی دەکەی مامۆستای ئاینی بۆ ئامۆژگاریەکان خۆی گەورە جەزای باتەوە